لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر و کۆنتڕۆڵکردنەوەی کەرکووک لەلایەن حەشدی شەعبی و هێزە عێراقیەکان، کەرکووک بووەتە جێیباسی پێکهاتەکانی دیکەی عەرەب و تورکمان و پرسی بە هەرێمکردنی ئەو پارێزگایە لەلایەن بەرەی تورکمانیەوە باز دەکرێت و ئارشەد ساڵحی سەرۆکی بەرەی تورکمانی و پەرلەمانتاری عێراق پێی وایە دەبێت کەرکووک ڕەوشێکی تایبەتی هەبێت کە مەبەستی لەو تایبەتە بە هەرێمکردنە. لە دوای 2003 ئەمریکا بەدانانی پارێزگارێکی کورد کێشەی پێکهاتەکانی کەرکووکی کپ کردەوە. دۆخی پارێزگای کەرکووک بەسترایەوە بە یاسای ئەنجومەنی پارێزگاکانی پۆل بریمەر حاکمی مەدەنی عێراق. لە کاتێکدا بە یاسای پارێزگاکانی عێراقی مامەڵە لەگەڵ پارێزگاکانی دیکەی عێراق و هارێمی کوردستان دەکرا، بەو هێشەوە کەرکووک چەند جارێک لە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان بێبەش بووە. بەرپرسی پەیوەندیەکانی بەرەی تورکمانی باس لەوە دەکات کەرکووک هەرچەندە شاری نمونەیی پێکەوە ژیانە، بەڵام بەهۆی باری سیاسی و ناوخۆیی و عێراق بووەتە چەقی ململانەکان. ئەمەش کاریگەری لەسەر ژیانی هاونیشتمانیانی شارەکە داناوە. ئیتر ئەمە پرۆژەیەکە و پرۆژەی بەرەی تورکمانیا کەرکووک بکرێتە ئیقلیمەکی خاص، هەتا بتوانێ برینەکانی خۆی تیمار بکە. دیسانیش دەڵێمەوە بە تەوافقی هەر سێلانە بێ، ئەگەر لە مستەوای حزب بێ، ئەگەر لە مستەوای ئیدارەی دەوڵەت بێ، لە مستەوای مەجلیس محافظە بێ، دەبێ هەرسێ بە تەوافق بە برایانی عەرەب و برایانی کورد و تورکمانەکان پرۆژەیەکی تایبەتیان هەبێ بۆ کەرکووک بۆ ئەوەی بۆ دوا ڕۆژ ئەو مشکلانە ناوی هەل بێت. خالید مەفرەجی پەرلەمانتاری عەرەبی سوننەی کەرکووک دەڵێت عەرەب لاری نییە لەوەی کەرکووک هەرێمێکی سەربەخۆ بێ، بەڵام نابێ هەرێمێکی نەتەوەیی بێت. لە دوای ساڵی 2003 کێشەی ئەمنی و پرسەکانی نێو ئەنجومەنی پارێزگا دۆخی کەرکووکیان بە هەڵپەسێراوی هێشتووەتەوە و هەرچەندە پرسی کەرکووک و ناوچە جێناکۆکەکان بە مادەی 140 دەستوری عێراقی بەستراوەتەوە کە دەبوو تاوەکو ساڵی 2007 ئاساییکردنەوە و سەرژمێری و گشتپرسی لەبارەی چۆنێتی ئیدارەدانی شارەکە بڕێوە بچێت. بەڵام بەغدا لە ئاستی کەرکووک و ناوچە جێناکۆکەکانی دیکە ئامادەی جێبەجێکردنی مادەی 140 دەستوری پەیوەست بەو ناوچانە نەبووە و تاوەکو ئێستاش ئاو پرسە لە نێوان کابینەکانی حکوومەتی عێراقدا دەستا و دەستی پێدەکرێت.